بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسخواستی ئەمڕۆماندا باز لە کار و چالاکی و ئامانجەکانی یان بە شێوەیەکی گشتی باز لە ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دەکەین. سبەینێ 2 2018 26 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە لە 1992 هاوشانی ڕێکخراوەکانی دیکە بۆ داکۆکیکردن لە مافەڕەواکانی ئافرەت و ژنان لە هەرێمی کوردستان دامەزرا و لەو ساوە تا ئێستا جێپەنجەی بەکاری ڕێکخراوەیی ژنانەوە دیارە و توانیوێتی خزمەتێکی بەرچاو و فرە بە دۆزی ڕەوای ژنان بکە و ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە هۆشیارکردنەوە و ئاراستەکردنی خوشکان لە هەرێمی کوردستان. بێگومان لە چاو ئەو هەموو نوشستی و لەمپەرانەی کە هاتوونەتە ڕێی ڕێکخراوەکە یان ئەو حیزبەی کە ڕێکخراوەکە کاری بۆ کردووە، بەڵام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دانەبراوە و دوانەکەوتووە لە ئامانجە سەرەکیەکەی خۆی کە بریتی بووە لە خزمەتکردن و هۆشیارکردنەوەی ژنان لە هەرێمی کوردستان. ئەگەرچی حیزبە دەسەڵاتدار و خاوەن داراییە زەبەلاحەکانی کوردستان لەگەڵ ئەو هەموو بودجە و دەرامەتەی کە لە بەردەستیانە هەبووە ڕێکخراوەکانە نەیانتوانی بێ ئەرکی ڕاستەقینە خۆیان بەجێ بگێنن، بەڵام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەو دەستەنگی و نەبوونی و ئەو هەموو قەیرانە دارایی کە هاتۆتە ڕێی خۆی و حیزبەکەی ئەوە، بەڵام بە شێوەیەکی بەرچاو توانیوێتی خزمەتی ئامانجە سەرەکیەکەی خۆی بکە و ناوی خۆشی بە درەوشاوەیی بهێڵێتەوە. واتە ئێستا ئەتوانین بڵێن ئەگەر ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە پێشی زۆربەی ڕێکخراوی حیزبە دەسەڵاتدارەکانەوە نەبێ، ئەوە لە هیچی لەوان کەمتر نییە و خزمەتەکانی ئەتوانین بڵین هاوشانی خزمەتەکانی ئەوانی دیکەیە، چونکە لە کاری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا پێدەچێ بەرژەوەندی شەخسی و گەندەڵی و کۆمەڵێشتی دیکە بوونی نەبێ بۆیە توانیوێتی هاوشانی ڕێکخراوەکانی دیکە ئامادەی هەبێ و لە مەیداندا جێدەستی خۆی دیار بێ بۆ قسەکردن لەسەر ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و بۆ قسەکردن لەسەر ئامانجەکانی و بۆ قسەکردن لەسەر چالاکیەکانی لە ڕابردوو و پلان و بەرنامەی لە داهاتوودا میوانداری زۆر بەڕێز خات و قومریە شێخ محەممەد بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانم کردووە. خات و قومریە زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەو میوانداریەوە، سپاس بۆ ئەو گرنگیدانەی جەنابتان و کەناڵەکەتان بە ڕێکخراوی خوشکان و کار و چالاکی و ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. من لێرەوە پیرۆزبایەکی شیا و گەرم ئاراستەی جەنابت و تەواوی ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەکەم بۆ بۆی ساڵیادی 26 ساڵی تێپەڕبوون بەسەر دامەزرانی ڕێکخراوەکەتان. زۆر سپاسانەکەین، سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە دوور و نزیکەوە ببوونەی ئەو ساڵیادەوە پیرۆزباییان ئاڕاستی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کردووە. بەڵێ پێم خۆشە تیشکێکی خێرا بخەیتە سەر مێژووی 26 ساڵەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە سبەینە دەبێتە 26 ساڵ و لە ساڵی 92 توانیوێتی لە هەرێمی کوردستان جێدەستی خۆی دیار بێ. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان، جارێکی تر سوپاس و پێزانین و دەستخۆشی بۆ جەنابتان و کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەت بەرنامەی باس و خواست تەواوی ستافی بەرنامەکانی باس و خواست. لە ڕاستیدا لە سەرەتای سەرهەڵدانی کاروباری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستان کە دوای ڕاپەڕینەکەی بەهاری 1991 دیارە دوای ئەوە کاتێکە یەکەمین پەرلەمان و حکوومەت لە هەرێمی کوردستان دامەزرا، سەرجەم چین و توێژەکان بیریان لەوە کردەوە کە پێویستە قۆناغی کاری ڕابردوومان بەسەر چوو کە قۆناغێک بوو بۆ دژایەتیکردنی ڕژێمی فاشیستی بەعس کە سەرجەم چین و توێژەکانی کوردستانی ئەچەوساندەوە و گەورەترین ناعەدالەتی و ناحەقی و زوڵم و ستەمی بەرامبەر بە گەلی کورد کرد. پاش ئەوە قۆناغێکی تر لە کار و خەبات هاتە پێشەوە کە قۆناغی کاری مەدەنی و کاری ڕێکخراوەیی بوو. هەر لەو ئان و ساتەیە ئافرەتان کە پێشتر لە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی هاوشانی براکانیان کار و چالاکیان کردبوو، پشتیوان بوون بۆ ئەوەی کە ئەو خەباتە بەرهەمی هەبوو هاتە دی و ڕاپەڕینەکەی
لێ بەرهەم هات و هەرێمی کوردستان بەڕاستی بوو بە خاوەنی دەسەڵاتی خۆی. ئافرەتان لە هەردوو بزافە ئیسلامیەکە کە پێشتر هەبوون لە کارە بە شێوەیەکی تر هاتن خۆیان نواند، خۆیان نمایش کرد. ئێمە لە بزوتنەوەی ئیسلامی پێشتر کە کار و چالاکیمان کردبوو ئەم جارە پێویست بوو لە قاڵبێکی نوێدا خۆمان ڕێک بخینەوە بە شێوەیەکی کاری ڕێکخراوەی. بۆیە شورای خوشکانی ئیسلامیمان دامەزران، شورای خوشکانی پەیوەندی ئیسلامیمان دامەزران و لە ڕێگەی شورای خوشکانی ئیسلامیەوە هەوڵماندا لە بوارەکانی پەروەردەدا زیاتر کار بکەین و هەوڵی بەرەو پێشبردننی ئافرەتان بدەین لە ڕۆشنبیرکردنی ئافرەتانە. هەر هاوشانی ئێمەش لە خوشکان ئافرەتانی ڕاپەڕینی ئیسلامی ئەوانیش هاتنە مەیدان، ڕێکخراوێک دروست بوو بە ناوی ئافرەتانی موسڵمانی کورد کە ئافرەتانی موسڵمانی کوردیش لە ساڵی 1992 خۆی ڕاگەیان و شان بە شانی سەر بە زوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بوو. کاتێک کە ئەم دوو ڕێکخراوە هاتنە مەیدان، هاوشانی ڕێکخراوەکانی تری ئافرەتان کە سەر بە حیزبەکانی تر بوون لە هەرێمی کوردستان، ئەوانیش کار و چالاکیان دەست پێ کرد. ئافرەتانی ژنانی یەکێتی بوون، پاشان ئافرەتانی پارتی هاتنە مەیدان. ئێمەش هەر لەو سەردەمەوە کە قۆناغی ئەوە بوو کە بەڕاستی گوڕوتینێکی نوێ و بزاوتێکی نوێ لە نێوان ئافرەتانە دروست بکەین، چونکە سەردەمی ئەوە بوو کە بەڕاستی ئافرەتان بتوانن یەکەم لە کایە سیاسیەکانە بەشدار بن. بۆیە بوونی ڕێکخراوەکان سەر بە حیزبەکان کە دروست بوون کارێکی زەڕوری و پێویست بوو لەو سەردەمەیە. ئێمەش هاوشانی حیزبەکانی تر، هاوشانی ئافرەتانی تر هاتین چوارچێوەیەکمان دیاری کرد بۆ کار و چالاکیەکانی خۆمان. لەو چوارچێوەیە گرنگیمان ئەدا ئەو سەردەمەکە زیاتر ئێمە کار و چالاکیمان تێدا دەکرد، پەیوەست بوو بە گرتنی کۆڕ و سێمینار بۆ ڕۆشنبیرکردنەوەی ئافرەتان و بۆ شارەزاکردنیان بە مافە ڕەواکانیان، بە مافە شەرعیەکانیان و پەروەردەکردن و ئاڕاستەکردنی ئافرەتان لە بە شێوەیەکی تەندروست کە خزمەت بە پرسی خۆیان و بەسەر جەم پرسەکانی کۆمەڵگە بکات. و لە مەدارسی قورئانە، دانانی دەرسی قورئان و دروسی فقهی و دروسی شەرعی، پاشان ممارەسەی کاری کۆمەڵایەتی و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشە و ئاریشە کۆمەڵایەتیەکان، هەردوو ڕێکخراو توانیان ڕۆڵێکی زۆر بەرچاو و ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبێت بۆ ئەوەی لەو سەردەمەیە کە تا ڕادەیەک ئێمە قۆناغێکمان تێپەڕاندە بچوو بینە قۆناغێکی نوێ لە کار و خەبات، پێویست بوو کە لە ڕاستیە ئافرەتانیش دوانەکەون و هاوشانی برایان کە پێشتریش هەر هاوشانیان کاریان کردووە، ئەمانیش درێژە بە کار و چالاکیەکانیان بکەن بۆ خزمەتی زیاتر. کاری ڕێکخراوەی زیاتر بیتە لە کاری مەدەنی و هۆشیارکردنەوەی خەڵک بە شێوەیەکی مەدەنی. بەڵام ئایا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەو کاتا کە دۆخی کوردستان ئەوەی خواستووە خەباتی چەکداری و خەباتی شاخ و ناوشار بکرێ و هەبێ، ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان توانیوێتی لەو بوارەشدا بۆ منە خزمەتێ بکایان، بۆ منە هاوشانی برایان و پیاوان بتوانێت خزمەتی ئەو دۆخە بکایە، ئەو دۆزە بکا کە لە پێنە دامەزراوە؟ بەڵێ، ئێمە وتم پێشتریش ئێمە کە پێش بەهاری 1992 ئافرەتان توانیوانە پاڵپشتێکی بەهێز بن لە خەباتی دژی ڕژێمی بەعس، دژی ستەم، دژی دیکتاتۆریەت. تەنانەت ئافرەتمان هەبوو ئێمە کاری ڕێخستن و کاری نهێنی ئەکرد، واتە بە نهێنی هاتە ناو شار، حتا چەک و سیلاحی بە نهێنی هێنا بۆ برایانی ڕێخستن کە لەوانەیە پیاوێک نیتوانی بێ ئەو کاتەوە ئیشە بکات. بۆیە لە ڕاستیە و پاڵپشتێکی باز بوون بۆ ئەوەی ئەو ڕیزی خەباتی بزوتنەوەی ئیسلامیە کە دروست بوو کە بزوتنەوەیەکی چەکداری بوو، لە موعانات و ناڕەحەتی و کێشە و گرفت بە دەر نەبوو.
بۆیە ئەگەر ئافرەتان نەبوونایە پاڵپشتێکی بەهێزی مجاهیدان و سەرکردە مجاهیدەکان نەبوونایە بە دڵنیاییەوە ئەو خۆڕاگریە نەئەگەشتە ئێستا ینی ئێمە ڕاستە لەوانەیە کۆمەڵی ئافرەتی زۆرمان هەیە کە لە بەڕاستی لە پشتەوە دافعێکی باش بوون بۆ ئەوەی کە برایانی مجاهید بتوانن جیهاد بکەن و بتوانن دژی ستەم و دژی نەعەدالەتی و دژی ئەو ناحەقیانەی کە دەرحەق بە گەلی کوردەکرا بوەستنەوە و کۆمەڵی ئافرەتمان هەبوو کە بوون بە خاوەنی هاوسەرەکانیان شەهید بوون بنەماڵی شەهیدمان هەیە کە ئەمە بە خۆڕاگری ئەوان ئەمڕۆ بەدی هاتووە بە خۆڕاگری ئەو خێزانی ئەو شەهیدانە و لە ڕاستیە توانیویان ببن بە دایکێک وە لە هەمان کاتە باوکێکی باشیش بۆ مناڵەکانیان کە ئێستا هەمویان ئەلحەمدولیلا پلێ و پایی باشی کۆمەڵایەتیان هەیە و ئەتوانن خزمەتێکی باش بە کۆمەڵگە بکەن واتە لە ڕاستیە ئەتوانم بڵێم نەک ئێستا سەردەمی خۆمان بە درێژایی مێژوو لە خەباتی کوردایەتی ئافرەتانیش ڕۆڵێکی زۆر بەرجەستە و سەرەکیان هەبووە لەو خەباتانەی لەو شۆڕشانەی لەو بزەوتنانی کە لە کوردستان لە هەر چوارپارچی کوردستانە هەبووە و ئێمەش لە ڕاستیە لە باشووری کوردستان توانیومانە هێزێک بین لە پاڵ هێزەکانی تر بۆ بەدیهێنانی داهاتوویەکی باش و گەیشتنی کورد بەو ڕۆژەی کە بتوانێت خاوەنی سربەخۆیی خۆی بێت هەرچەند هەمومان چاک دەزانین لەوانەیە ئەو دەستکەوتانەی کە ئێمە ئەو شتانی کە ئەو ئامانجانەی کە لە پێناویە خەبات کرا لە پێناویە خوێن ڕژە بە پێی پێویست نەهاتەدی چونکە ئەو دەسەڵاتی کە هاتەدی نەک خەباتی سەرجەمچین و توێژەکانی لە بەرچاو نەگرت خەباتی ئافرەتانیشی لە یاد چوو نەیتوانی ئەمڕۆیەکی باشی خۆشگوزەران بۆ ئافرەتان بەدی بێنێت. زۆر باش کاتە بە بپرسم ئامانجی سەرەکی و ڕاستەقینەی دامەزرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان چی بوو؟ ئەو ئامانجە بنەڕەتی سەرەکیە چی بوو کە لە پێناویە دامەزرا؟ بڵێ دیارە وەکو من پێشتر باسی مێژوویەکی کورتی هەردوو ڕێکخراوەم کرد ئێمە لە ساڵی 2000 کاتێک کە یەکبوونی ئیسلامی کوردستان دروست بوو هەردوو ڕێکخراوی خوشکانیش هەردوو ڕێکخراوی ئافرەتانی جێکیان کرد و لەو کاتەوە ئێمە لە ژێرناوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان درێژەمان بەکار و خەباتی خۆمان داوە و پاش ئەوەش کە بڵێن کۆمەڵی ئیسلامی دروست بوو ئەو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە هەیە هەر درێژە پێدەری هەردوو ڕێکخراوی خوشکانە کە لە سەردەمی پێش 91 بە شێوەیەکی ڕێکخراوەیی نەبوو بەڵام دوای 91 بە شێوەیەکی ڕێکخراوەیی دروست بوو ئێستش درێژە پێدەری هەمان کار و چالاکین و ئێمە ئامانجی سەرەکیمان لە ڕاستیە یەکەم ڕۆشنبیرکردنی ئافرەتانە بە سەرجەم مافەڕەوە شەرعیەکانی خۆیان پاشان کەمکردنەوەی نەخوێندەواریە کە یانیواتە ئێمە چاک دەزانین کە یەکێک لە هۆکارەکانی نەگەیشتنی ئافرەتان بە مافەڕەوە و شەرعی و یاسایی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانیان ئەوەیە کە ئاستی خوێندەواری بە پێی پێویست نەبووە نزم بووە بۆیە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوەوە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کار ئەەکەین کە ئافرەتان ئاستی خوێندن و ئاستی خوێندەواریان بەرز بێتەوە پاشان ئێمە لە ڕاستیە پێکهێنانی خێزان و دروستکردنی خێزان بۆ پاراستنی خێزان ئەمە هەمووی گرنگە بە تایبەت لە ئەمڕۆیە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە قەناعەتمان وایە بە بەدیهێنانی و ئامانجە ئێمە ئەتوانین ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە بپارێزین و ئاشتی کۆمەڵایەتی لە ناو خێزانەکانی کووردا بپارێزین و پاشان پەروەردە و پێگەیاندنی کچانمان لەسەر بنەما شەرعیەکان لەسەر ئاشنابوون بە بنەما شەرعیەکان یەکێکی ترە لە ئامانجە سەرەکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە پێویستی ئەزانێ کە ئافرەتان لە سەرجەم ناوەندەکاندا وجودیان هەبێ بە تایبەت لە ناوەندەکانی بڕیاردا و لە پێگەی سیاسیان بەهێز بکرێ بۆ ئەوی بتوانن بەشێک بن لە چاکسازی و بەشێک بن لەبەرەوە پێشچوونی ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئێمە دژایەتی هەموو ئەو فکرا و تەقلیدیانە دەکەین کە بێت بە ناوێکی ترەوە بە ناوی جۆرا و جۆرەوە بە ناوی موزەیەنەوە بێوێت ئافرەتانی ئێمە
لە ڕێگە لا بدە. بۆیە ئێمە بە پێویستی ئەزانین کە لە ڕاستیە ئافرەتان واقعی کۆمەڵگەی خۆمان بناسن لەگەڵ ئەو واقعەیە ئێمە ڕەوشی پەروەردە و فێرکردن و پاراستنی بەها کۆمەڵایەتیەکان بەرەو پێش بین وە گەشە بدەین وە گەشەکردنی ئافرەتان لەسەر جەم بوارەکانە بەتایبەتی لە بواری سیاسی، پاشان لە بواری ئابووری، پاشان لە بواری کۆمەڵایەتی و دوای ئەوانش لە بواری یاسایی ینی کار بکرێ بۆ ئەوەی کە بارودۆخی ئافرەتان بە پێی یاسا جێگیر بکرێەوە ئەو یاسایانش بچنە بواری جێبەجێکردن و ئێمە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەڕاستی پێکێنانی خێزانی بەختەوەر بە ئەرکی سەرشانی هەموو ئافرەتان و هەموو تاکەکانی کۆمەڵگە ئەزانین بە تایبەت ئەوانی کە چوونە تەمەنێکەوە کە پێویستە بچنە پرۆسی هاوسەرگیریەوە. بۆیە ئێمە لە کۆنگرەی سێهەمی خۆمانەکە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان تا ئێستا 3 کۆنگرەی کردووە. لە کۆنگرەی سێهەمی خۆماندا ئەو دروشمانی کە پێشتریش ئیشمان لەسەر کردووە پەروەردە خێزان مافیڕەوە. لە کۆنگرەی سێهەمە قەناعەتمان وابوو پەروەردە خێزان گەشە پێدان واتە مافەڕەوە کە بەچی دەبێت بەوەی کە لەسەر جەم بوارەکان ئابێ ئافرەتان گەشە بکەنەوە بەرەو پێش بچن وە تواناکانیان بەهێز بێت. بۆیە ئێستا لەژێر ئەو دروشمەیە ئەمانەوێت بەڕاستی کۆمەڵگەیەکی ئاسوودە و ئاراممان هەبێت. ئەویش چ کاتێک ئێمە توانین بینە خاوەنی کۆمەڵگەیەکی ئاسوودە و ئارام و بەختەوەر ئەوەی کە ئافرەتان سەرجەم چین و توێژەکان بۆ بە تایبەت ئافرەتان بە مافەڕەوە و شەریعەکانی خۆیان بگەن. کاتێکم ئافرەت توانی بە مافەڕەوە و شەریعەکانی خۆی بگات بە دڵنیاییەوە توانێت ئەم ئاسوودە دەرونیە کە لە خۆیان دروستە بێ بیگوازێتەوە بۆ خێزانەکەی پاشان لە خێزانش بگوازرێتەوە بۆ کۆمەڵگە. ئێستا بەداخەوە لەگەڵ گەشەکردنی بە ژمارەی گەشەکردنی بە ژمارەی ڕێکخراوەکان کە داکۆکی لە مافی ژنان و ئافرەتانەکەن کە داکۆکی لە کۆمەڵگە دەکەن بەڵام سێرەکەین ڕەوشی ئافرەتان و بارودۆخی ئافرەتان ڕۆژ بە ڕۆژ بەپێی ئەو ئامارانی کە لە دادگاکانە هەمانە ڕوو لە ئەو تونند و تیژیانی کە بەرامبەر بە ئافرەتان ئەکرێت ڕوو لە زیاد بوونە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێویستە ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە لە هەوڵی دۆزینەوەی کێشە و ئاریشە واقعی و بڵین لۆکاڵیەکانی خۆماندایە پێویستە زیاتر و زیاتر کار بکات بۆ ئەوەی ئێمە خۆمان داکۆکی کاربین لە مافی ئافرەتانی خۆمان نەک کەسانێکی تر کە تێڕوانینێکی تر بیر و باوەڕێکی تر لە دەرەوەی هەرێمی کوردستان ژیاون و ئەیانەوێت ئەو ئەزمونەی کە لە دەرەوە هەیە کە زۆر جیاوازە ئەو کێشەی کە من هەمە لە هەرێمی کوردستان و کێشەی کە ئافرەتی کورد هەیەی لەگەڵ ئافرەتێکی ئەوروپی ئەجنەبی و ڕۆژ ئاوایی. ینی ئێمە هەستەکەم ئێستا تێکەڵیەکەیە ئەبێ ئێمە جیایکەینەوە. بۆیە ڕۆژ بە ڕۆژ ئێمە پێویستمان بەوەیە کاری زیاتر بکەین و ڕێکخراوی نەوعی وەکو ئێمە زیاتر بێتە مەیدان بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە پرسەکانی ژن و پرسەکانی کۆمەڵگە بکەین. زۆر باشە تا چەند لە ئامانجە ڕاستەقینەکەی خۆتان نزیک بوونەتەوە یا تا چەند ئەو ئامانجە ڕاستەقینەیە بەدی هاتوو و کامانن ئەو ئامانجانەی کە تا ئێستا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان نەیتوانیوە بەدیان بهێنێ و پێیان بگات. ئێمە وەکو خۆمان هەوڵمان داوە کە ئەو ئامانجانەی قۆناغ بە قۆناغ دیاریمان کردووە چونکە ئامانجەکان تۆ لە پڕ ناتوانانی هەموو ئامانجەکانە بەدی بێنی وانە بەدیهێنانی ئامانجەکان قۆناغ بە قۆناغ. ئێمە لە ئامانجی ئەوەی کە بتوانین ئافرەتانمان ڕۆشن بیر کرد بێ و توانی بێتمان معریفەی ئەوەیان پێ بدەین کە تێکەڵی دروست نەکەن لە بینی ئەرک و مافەکانیانە واتە مافەکانی خۆیان زیاتر بناسن زیاتر پێی شارەزا بن پێی ئاشنا بن سەرکەوتوو بین و ئەو ئافرەتانەی کە لە قوتابخانەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەوە
چوونەتە پەرلەمان، چوونەتە حکوومەت، پۆستێکی حکومی و ئیداریان وەرگرتووە، زۆر بە جوانی توانیوانە مماڕەسی ئیشەکەی خۆیان بکەن و دڵسۆزانە و سەرکەوتوو بوون. بۆیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە بەدیهێنانی ئەوەی بەشداری پێکردنی ئافرەتان لە کایی سیاسی و کایی کۆمەڵایەتی و بەرەو پێشبردننی ڕەوشی ژنان توانیوێتی ناڵم 100% ئامانجەکەی بەدی هێناوە، بەڵام دواژ نەکەوتووە، توانیوێتی هەندێک لە ئامانجەکانی بەدی بێنێ. ئێمە هەڵمەتێکی باشمان هەیە لە سەررجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان بۆ بنەبڕکردنی نەخوێندەواری لە بینی لە نێوان ئافرەتانە لەوەش الحەمدوللا توانیمانە سەرکەوتوو بین. بنەبڕکردنەوەیکەیان لە خۆتان ئەیکەنیان بوونە ژنان هۆشیارەکەنەوە کە بچنە بەرخوێندن، ژنان هۆشیارەکەینەوە بچنە بەرخوێندن، خۆمان لە لق و بارەکەکانی خۆنمانە خولی نەهێشتنی نەخوێندەواریەکەینەوە. ئەمەش یەکێکە لە کارە هەرە سەرەکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و پرسی برەودان بە خوێندەواری ئافرەتان ێستا لە هەموو دنیاە کاری لەسەرەکرێت. کامەیە ئەو ئامانجەی کە تا ئێستا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان نەیتوانیوە بەدەستی بهێنێ کورسە و لەمپەری گەورە لە بەردەم. ئێمە هێشتا ماوم بوو پرسیارەکەی پێشت تەواوکەم. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە بواری کاری خێرخوازیدا کاری کردووە و خزمەتێکی باشی هەژاران، خاوەن پێداویستیە تایبەتەکان و ژنانی بێوەژنی کردووە و ئەمەژی کێ بووە لە ئامانجەکانی ئێمە کە بتوانین هەندێک لە ناڕەحەتی و معاناتی ئافرەتان کەم بکەینەوە و خزمەتێک بکەین بەو ئافرەتانی کە بەڕاستی تووشی معانات و ناڕەحەتی بوون بەدەست ڕژێمی باسەوە، ڕژێمی پێشووی باس و ئەو ڕژێمی کە لە ئافرەت و سەررجەمشی نوتەژەکان کوردی چەوساندەوە. بەڵام ئێمە ئامانجی زۆرمان هەیە. یەکێک لە ئامانجەکانی کە ئێستش کاری بۆ دەکەین، قەنەعەتمان وایە پێویستە ئافرەتان لەلایەنی ئابوووریەوە بەهێز بکرێن، واتە ببنە خاوەنی ئابوووریەکی بەهێز بۆەوەی بتوانن پێگەیەکی بەهێزتریان هەبێت لە کۆمەڵگەیە کاری بۆ دەکەین. بەڵام بارودۆخ و زروفەکە وایە کە لەو ئامانجەیە هێشتا لە سەرەتادەین، چونکە کۆمەڵێک کار و چالاکی و پرۆژەمان هەبووە بۆ ئەوەی ئافرەتان بتوان پشت بە خۆیان ببەستن و ببنە خاوەنی پرۆژی خۆیان بەهۆی ئەو بارودۆخی کە هەیە تا ئێستا نەمانتوانێت بۆ ئامانجە بگەین. ئامانجمان ئەوەیە سەررجەم ئافرەتان لە هەرێمی کوردستان دوور بن لە هەموو جۆرە تونند و تیژێک، بەڵام لەوانەیە نەتوانین بە تەنها و ئامانجە بپێکین، چونکە کۆمەڵگەی کوردستانی کۆمەڵگەیەکی فرەفکر فرەڕەهەند و کۆمەڵگەیەکە کە بەڕاستی هەتانم بڵێم فرەعایی نیشە. تەنانەت دەتوانین بڵێن لە نێوان ڕێکخراوەکانی خوشکانی ڕێکخراوەکانی ژنانیشە هەماهەنگیەکی هەماهەنگی خاڵی هاوبەشتان لەوە چی ئەگەر هەبێ ناکۆکیشتان هەیە. ئەمەمان هەیە، ینی ئێمە ئەتوانم بڵێم ئەو لۆبی و کۆنتاکتە پێویستی کە پێویستی ئێمە لە ئامانجەکانمان هەمانە کە تۆڕ و نێتوۆرکی هاوبەش لەگەڵ ئافرەتانی تری ڕێکخراوەکانی تر و ئافرەتانی تری حیزبەکانە دروست بکەین بۆ ئەوەی پێکەوە بین کار لەسەر خاڵە هاوبەشەکان بکەین. ئەمەش هێشتا لە سەرەتادایە، ئیشمان بۆ کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە بەشدارین لە سەررجەم ئەو تۆڕە هاوبەشانی ئافرەتان کە هەیە لە سەررجەم شار و شارشکەکان و بەشدارین لە ژنان دەتوانن یعنی ئەتوان چی بکەن. ئەمە ئێستا تۆڕێکی بەو ناوە هەیە کە بەڵێ ژنان ئەتوانن ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەو پێی دەڵێن کۆبند لەو کۆبەندەشا بەشدارە، لە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانە بەشدارە، وەکو لەگەڵ ژنانی حیزبەکانی ترە. ئێمە گروپی ئاشتیمان هەیە کە کارەکەین بۆ بەرەو پێشچوونی ڕۆژی ئاشتی بۆ ئافرەتانەوە بۆ خێزانەکەەوە بۆ حتا ئاشتی سیاسی ئێمە هەر بەشدارین. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا تەفاهم بەپی پێویست نییە و تا ئەو تەفاهمە نەگاتە حاڵەتێک کە من ئەو ڕەفز نەکەم ئەوڕە من ڕەفز نەکە، بەڵکو هەموو یەکتری قوبوڵکەین و بزانین کێشەی ئافرەتی کورد بە دژایەتی کردنی بیرە جیاوازەکان تێڕوانی نەجیاوازەکان چارەسەر نابێت.
پێویستە هەموو فکرەکان هەموو بیرەکان هەموو تێگەیشتنەکان پێکەوە کۆبنەوە و لە نێوانیانە خاڵە هاوبەشەکان کۆ بکەینەوە و بتوانین کاری لەسەر بکەین و بە هەمووشمان بین ئیش لەسەرەوە بکەین بزانین ئەمڕۆ ئافرەتی ئێمە کێشەی چییە؟ کۆمەڵێ شت من لێتی ناشارمەوە کۆمەڵێ شت دەبێتە باسێکی هەرە گرنگی حتا کۆنفرانس و کۆنگرەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان کە تا ئێستاش ئەوەندە یعنی لەناو کۆمەڵگەی کوردیە کێشە نییە کەواتە ئێمە لە دۆزینەوەی قەزیە و بابەتەکەی تا ئێستا کێشەمان هەیە لە دۆزینەوەی کێشە سەرەکیەکەی تا ئێستا کێشەمان هەیە بزانین بنێکی ئافرەتی کورد کێشەکەم جیاوازی لە ئافرەتێکی ئەوروپی لە ئافرەتێکی ئەجنەبی ئەلێرەیە لەوانەیە تا ئێستا لەگەڵ ڕێکخراوەکانی ترا نەمانتوانیەوە تۆڕێکی ئەوەندە بەهێزی ئافرەتان دروست بکەین کە ڕەفزی یەک نەکەین ڕۆڵی هەبوو لەوەی کە ئێوە زۆر بن و نەتوان هەماهەنگی تەواوتان هەبنیانە بۆ مناوان لەوە ئاراستەیەکی تر ئێوە بە ئاراستەیەکی ئیسلامی وەوان یەک کێشەمان هەیە قۆناغ بە قۆناغ فەرقی هەیە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئێستا لەوانەیە ئێستا لە ئێستایە بڵێن باشترین قۆناغەوەیە حیوارمان هەیە پێکەوە تێکتێگەیشتنمان هەیە کاروباری هاوبەشمان هەیە چالاکی هاوبەشمان هەیە بەڵام لە مەسەلەی ئایدۆلۆژی و ئاینیەکە من شتێک بە واقع دەزانم ئەو شتێکی تر بە واقع دەزانێت من شتێک بە کێشە دەزانم ئەو شتێکی تر بە کێشە دەزانێت ئەلێرەیە ئەبێ تەفاهم بکەین و من وا دەزانم لە زۆر شوێنیش باسم کردووە کە ئێمە پێویستە لێکۆڵینەوەی مەیدانیمان هەبێت واتە دوورکەوینەوە لە کۆنگرەکان لە کۆنفرانسەکان لە سێماینارە هۆڵە داخراوەکان کە تەنها نخبە بەشدارە بێ ئێمە بە مەیدانی دابەزین سەرجەم شار و گوند و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بزانین ئەو کێشانی کە ئەکەوێتەوە هۆکاری چییە و کاتێککە من نەخۆشیەکەم دۆزیەوە ئەتوانم تەبیبێکی شیوانیە بۆ دەستنیشان کەم و چارەسەری بکەن بەڵام لە دوورەوە هەر ئەوەی ئەو بڵێ وڵا ئاین هۆکاری ئەوەیە کە ئافرەت دژایەت یعنی مافی دەخورێ منەڵێم وڵا ئاین باشترین پارێزەری دینە پارێزەری ئافرەتە من وەکو ئەوەی کە سمبولێکی ئیسلامی سمبولێکی ئافرەتی ئیسلامی کوردم ئەبێ بە عەمەلی نیشانی بدەم ئەو کەسش کە پشگیری منەکە و من سەر بە حیزبێکی ئیسلامی دیاری کراوم ئەبێ بە عەمەلی ڕۆڵ بە من بدە بۆ ئەوەی ئیسباتی ئەوە بکەم نەخێر ئاین چارەسەرە نەکێشە ئەبێ ئاین وای لێ بکرێ بەتایبەت ئاینی ئیسلام ئاینی ئیسلام خۆی لە ئەساسە چارەسەرە بۆ کێشەکانی ئافرەتان کە هەر بە درێژایی مێژوو لە سەرجەم ئاین و ئاین زاونەتەوەکانە هەبووە بەڵام بە گفتار کێشە چارەسەر نابێت سەدان جار کۆڕ بگرە سێمینار بگرە بڕۆ سەر شاشەی تەلەڤیزیۆن یەک کردەوەی عەمەلی وانە مقابلی هەر هەموویەتی لەبەرەوە ئێستا تا ڕادەیەک من ئەوەتی بە درێژایی ئەو 20 ساڵی کە کارم کردووە لە کاری حیزبی و ڕێکخراوەیە لەگەڵ سەرجەم ئافرەتانی شالۆبیەکی زۆر باشم هەیە ئافرەتانی سەرجەم حیزبەکان و سەرجەم ڕێکخراوەکانیش ئەلمانی و ئیسلامی و غێرە ئیسلامی هەموویان ئێستا ئەو وتارەیان گۆڕاوە ئێستا ناڵێن ئاین ئێستاڵێن هەڵە بەکارهێنان ئەمە گرنگە منەوە بەدەستکەوت ێزانم بۆ خۆمان ئەوە بەدەستکەوت ێزانم کە ئەو کەسەی کە 10 ساڵ پێش ئێستا دژایەتی من و بیر و باوەڕ و عەقیدە و زۆر شتێ کردم بە ناوی ئەوەی دیفاع لە ئافرەتەکە ئێستا ئەڵێن نە بە هەڵە بەکارهێنانی دین بە هەڵە تێگەیشتن لە دین ئەو بارودۆخی دروست کردو ئەمە دەستکەوتێکی ڕێکخراوی ئیسلامیە دەستکەوتێکی ڕێکخراوە ئافرەتە ئیسلامیەکانە کە لەگەڵیان ڕۆشتین هەنگاو بە هەنگاو تێمان گەیاندون نەخێر منیش ئەزانم زۆر کەس هەڵە دەکا بە ناوی دینەوە دابوونەریتێکی هەڵە هەیە ئەدرێتە پاڵدین بە ناوی دینەوە
مافی ئافرەت پێشێ دەکرێت ئافرەت ئەچەوسێتەوە بەڵام ئەوە هەمووی تێگەیشتنێکی هەڵەیە نەخوێندنەوەیەکی واقعە بۆ دەقەکان یا گشتگیرکردنی دەقێکی تایبەتە بۆ شتێکی وانە بۆ پرسێکی عام ئەمە وای کردووە کە بە هەڵە تێگەیشتن هەبێت و ئێمە ئێستش لەو مەیدانەداین کە پێویستە لەو سنگەرەداین من قەنەعەتم وایە تا 5-6 ساڵ پێش ئێستش ئەوەی کە بە ناوی ئیسلام و بە ناوی مسلمانانەوە هەبوو ئێمە لە سنگەری داکۆکی کردنە یعنی هەمیشە بەرگریا بووین بەرگریمان لە خۆمان دەکرد من وا دەزانم ئێستا سەردەمی ئەوەیە نەخێر ئێمە لە سنگەری بەرگری بینە دەرەوە ئێمە بین ئەوەی کە دین بەخشیوێتی بەژن ئەوەی کە دین بەخشیوێتی بە ئافرەت ئەبێ ئێمە عەرزیکەین بیخێنە مەیدان بۆ ئەوی لە سنگەری بەرگریکردن دەرچین ئەو کاتە لەوانەیە زۆر شت بگۆڕێ زۆر قەنەعەت بگۆڕێ بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە تێڕوانینی ئیسلام و کاتێک کاتینە سەرەوەی کە توانیمان قەنەعەت بە زۆر کەس بکەین کە ئیسلام چارەسەرە بۆ زێربەی کێشەکان کێشە کۆمەڵایەتیەکان کێشەکانی ئافرەتان ئەوەی کە تۆ وا دەزانی بێ مافیە بەرامبەر بەژن ئەو پەڕی مافە ئەوەی کەوا دەزانی بە ممارەسەکردنی ئەو خاڵە تۆ مافت پێشێ لەکرێ بۆ نمونە من نمونەیەکتان بۆ بێنمەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە هەمانە کە ژن نیوەی پیاوە بە وانە یا پیا و دوو بەرابەری ئافرەت ئێگە بە ئەمە بە دەقێکی قورئانی هەمانە بەڵام ئەم دەقێکی شمولی و گشتگیر نییە بۆ هەموو حاڵەتەکان ڕاستە بەڵام تا ئێستاش ئەمە نەڕوون کراوەتەوە نە ئیشی لەسەر کراوە نەکاری بۆ کراوە ئەو ئافرەتەی کە دێت لە ڕێکخراوێکی ئەلمانی یا لە ڕێکخراوێکی بیانیەوە کە دێت بە منەڵێ ئەوەتە ئەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەل لە سەرەتاوە مافی منی پێشێل کردووە ئەڵێ کوڕەکە دوو سەهمی بەرێ کچەکە سەهمێکی بدەرێ کە ئەوەی کە شارەزای علمی میراز بێ ئەزانێ ئەوە تەنها حاڵەتێکە بۆ هەموو حاڵەتەکان نییە ئێمە چەند لە میراز بردنە حاڵەتی زۆرمان هەیە لەم حاڵەتانەیە حاڵەتێک بۆ حاڵەتێکی ترجیایە لەوانەیە لە هەندێک شوێنە پیاوەکە کەمتر ببا لە ژن لە هەندێک شوێنی ترە زیاترە با لە پیاو لە هەندێک شوێنە یەکسانن بۆیە کە ئیشی لەسەر ئەمانە نەکرد ڕوونت نەکردەوە یا مەسەڵ یەکێک لە کێشەکان کە وا دەزان ئەگەر یعنی زۆر بێ ڕێکخراوەکان ئیش لەسەرەوە دەکەن ئەڵێ باشە بۆ ئەبێ ژن یعنی دوو ژن بە شاهیدێک حساب بێ پیاو هەر خۆی بە تەنها شاهیدێکە لە کاتێکە ئێمە ئەلەم مەوزوعەیە ئەرک و مافمان تێکەڵ کردو وانێ چونکە شایەتیدان ماف نییە شایەتیدان چییە؟ ئەرکە کاتێک کە ئەرکیش بوو کەواتە لە ئیسلامە ئەرکی ئافرەت کەمتر کراوەتەوە کە ئەرکەکی کەمتر کرایەوە مقابلی ئەوە نییە کە بڵێ وەڵا ئافرەتەکە نوقسانیەکی هەیە بۆیە وایە نە بەهۆی هەندێک تایبەتمەندیەوە ئەرکێکی کەمتری پێست پێدراوە لە شایەتیدانە کە ئەرکێکی قورسە و چەندین حاڵەتی ترمانەیە حتا نمونەی تەعەدودی زەوجات کە زۆر کەس وا دەزانن ئەمە ئیسلام داهێنەری تەعەدودی زەوجاتە بۆیە بە پێشێلکردنی مافی ئافرەتی باسەکەن لە کاتێکە تەعەدودی زەوجات لەو سەردەمی کە پێ سەلەم ینی سنووردارکردنی تەعەدود بوو ینی پێشتر سنوور نەبووە سنوور نەبووە بەڵام لەو سەردەمەیە پێ سەلەم کە هات خۆ ناکرێ یەکسەر ئۆنیە دەرگاکە داخە من ناڵین هەموو شتێ بە تەدریجی ینی ئەلەوێیە باشترین حاڵەت چی بوو سنووردارکردنی بوو ئەو سنووردارکردنەش لە قورئانی پیرۆزی شاکە هاتووە بە مەرج تەعەدودی داناوە کە جاری وایە مەرجەکە ئەوەنە قورسە کە وەک وایە هەر ڕەوزی کردبێ تۆ تێگەیاندنی کۆمەڵگە لە سەرجەم ئەم شتانە بە بایگراوەندێکی ئیسلامی بە عەمەلی ئەکرێت نەک بە وتار کە ئێمە دایمە لە قاڵبی وتارابی بۆیە
ئێمە تا ئێستش کە لە 27 ساڵەمین ساڵیادی ڕێکخراوەکەمان داین لە هەوڵی ئەوە داین کە بتوانین کۆنتاکت و لۆبیەکی باشمان هەبێت و بچینە سەرجەم ئەو تۆڕ و ناوەندانەی کە دروستەکرێ بۆ کاری هاوبەش. کار و چالاکیتان لە ئامانجەکاندا کۆمەڵێشت باس کرد کە ئەمە زیاتر لە چوارچەوەی چالاکیەکانیشدا و بەڵام پێم خۆشە بزانم ئێوە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەکو کار و چالاکی وەکو خزمەت و ڕاژە بە دۆزی ڕەوای ژن چیتان کردووە و توانیتان چ شتێک بۆ ژن و بۆ ژنان بکەن؟ بەڵێ وەکو باسم کرد ئێمە چالاکیەکانمان دیاری کراوە لە چوارچێوەی ئەو ئامانجانەی کە دامانناوە واتە کۆنگرە بە کۆنگرە ئێمە کۆمەڵی ئامانج دیاریەکەین ئامانجی کوردخایەن ئامانجی درێژخایەن چالاکیەکانیشمان ئێمە ساڵانە پلانی ساڵانەمان هەیە لەو پلانی ساڵانەیە بەپی لەو ساڵەیە بەپی واقعی ئافرەتان لە کۆمەڵگەیە ئێمە هەوڵەدەین کار و چالاکیەکانمان ڕێک بخەین بزانین لەو ساڵەیە زۆرترین بابەت کە پێویستە کاری لەسەر بکرێ زۆرترین قەزیە کە پێویستە کاری لەسەر بکرێت لە بواری ئافرەتانە چییە؟ یەکەم کە وتم وەک باسم کرد ئێمە لە بواری پرۆژەی خێرخوازیە کارمان کردووە کارەکەین خزمەتی هەتیوان و مناڵانی هەتی وە دایکانەکەین وە خێزانە هەژارەکان پاشان لە بواری پەروەردە و پێگەیاندنە ئێمە ئێستا لە سەرجەم شارەکان لقەکانمانە سنتەرێکمان هەیە وەکو سنتەری ڕێیان بۆ پەروەردە و پێگەیاندنی کچان کە کچانی لە سەر و تەمەن 12 ساڵ لەخۆ دەگرێ و بۆ ئاڕاستەکردنیان پەروەردەیەکی تەندروست ئێمە ئەو سنتەرەمان کارەکە زیاتر دروستی پەروەردەی وە گەشە پێدانی مرۆیی و ئەوەی کە ئەمڕۆ پێویستە کچێکی گەنج ئێمە کە تەمەنی 12 ساڵە تا ئاچێتە زانکۆ ینی پێش زانکۆ و دوای زانکۆوانە پێویستی بە چ جۆرە ڕێنماییەکە چ جۆرە دەرسێکە چ جۆرە پەروەردەکردنێکە چ جۆرە ئاڕاستەکردنێکە کار لەسەر ئەوە دەکەین پاشان ئێمە ساڵانە پرۆژەمان هەیە بۆ ئەوەی بۆ هەر ئەو ڕۆشنبیرکردن و ئاشناکردنی ئافرەتان کە کۆمەڵێ شتی و کاری جیاجیا لەخۆ دەگرێت پاشان بۆ بەهێزکردنی پێگەی ئابووری ئافرەتان ئێمە لە سەرجەم شارەکانە پرۆژەمان هەیە پرۆژەی بچووک بۆ زیاتر بەرەو پێشبردننی توانای ئافرەتان لە پرۆژەی خەیاتیە چنی مەسەڵەن دروستکردنی شوێنێکە بۆ ئەوەی کە ئافرەت بتوانێت بژێوی خۆی و خێزانەکەی تێدابین بکە و ئەم پرۆژانەش وردە وردە گەورە ئەکرێن و کاری لەسەرەکرێ و پاشان ئێمە لە ڕاستیە لە سەرجەم ئەو کۆڕ و کۆنگرە و کۆنفرانسانەدا کە پەیوەستن بە پرسەکانی ژن بەشدارە بین و قسەی خۆمانمان هەیە و چێڕوانین و ئایدێ خۆمانمان هەیە و خەینە ڕووە کاری لەسەرەکەین و ئێمە لە نووسینەوەی ڕەشنووسی دەستور لە هەرێمی کوردستان نوێنەرمان هەبووە نوێنەرایەتیمان کاری کردووە لەسەر ئەو پرۆژەیە چونکە بەلامان و پرۆژەیەکی گرنگە و لە یاساکانی هەمواری یاسای باری کەسیەتی لە هەرێمی کوردستان ئێمە لەو بوارەشە هەر بەشدار بووین و کارمان کردووە ئەو یاسایانی پێیوەستن بە پرسەکانی ژن و هەوڵمان داوە یاسایەک دەرنەچێت کە دش بێت لەسەگەڵ بنەماکانی شەریعەت و بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەش خاڵێکی ترەوە لە ڕاستیە یاسایی تونند و تیژی خێزانی کە دەرچوو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان نوێنەرایەتی هەبوو و بەشدار بوو لە دەرکردنی ئەو یاسایە بۆ پاراستنی خێزان و کۆمەڵێ پرۆژە و کاری تریشمان هەبووە کە لەوانەیە ئێستا من زۆر زۆر لە زێهنمانە بێ بەڵام ئێمە ساڵانە هەوڵەدەین کۆنفرانسی زانستیمان هەیەوە یەک دوو کۆنفرانسی زانستی بۆ ئەوەی لە پرسەکانی تایبەت بە ئافرەتان بە تایبەت خوێندنەوەی صحیح بۆ دەق و کەلەپوری ئیسلامی و کەلەپوری ئاینی و شریعەتی ئیسلام و خوێندنەوە بۆ کەڵە زانایانی ئیسلام بە تایبەت کورد لە بوارەی پەیوەست بە ئافرەتان کۆنفرانسیشمان هەبووە لەو پرسە گرنگانەیە وەکو خۆمان و هەوڵی شەدەین برەو بدەین
بۆ شێوازی کۆنفرانسانە چونکە ئەو کۆنفرانسانە توانیوێتی کاریگەری هەبێت بۆ ئەوەی کە زیاتر خەڵک ئاینی پیرۆزی ئیسلام بناسێ و مافەکانی ئافرەت بناسێ و لە کەمپینەکانە ئەو کەمپینایی کە دەکرێت بۆ داکۆکیکردن لە مافی ئافرەتان و لە مافی سەرجەمچین و توێژەکان لە خۆپیشاندانەکانە کە کراوە ئێمە هەر بەشدار بووین و کار و چالاکیمان کردووە ئێستش بە تازایی کەمپینێکی ترمان بەڕێوەیە دیسان هەر بۆ پاراستنی ئافرەتان و بۆ پاراستنی خێزانە لەسەر ئەو فلیمانی کە بەڕاستی لە کەناڵەکانی ئێمەیە نمایش ئەکرێن و هیچ بەهایەکی تیان نیە نەبەهای ڕەوشتی تێدا پارێزراو نیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە تەماین کەمپینێکی لەو شێوە بکەین کە سەرجەم ڕێکخراوەکانی تری ئافرەتانیش بڵانگەکەین بۆ کەمپینەکەمان و کاتێککە لە سەرجەم کارەساتەکانە ئێمە کەمپینمان هەبوو بۆ بەدەمەوە چوونی ئاوارەکان و بەدەمەوە چوونی ئافرەتان کار و پرۆژەکانمان ساڵانە بەپی واقعی ئەو ساڵە ئێمە ڕێکی دەخین و بەڕاستی لە خشتە و پلانی خۆمانە هەندێ شتی جێگیرمان هەیە کە مەسلەی پەروەردەیە مەسلەی ئاشناکردنی نەوەکانە ئافرەتانە پیاوانە بە بنەماکانی پاراستنی خێزان و بەختەوەری خێزان و ئەمانە پاشان ئەو شتانش کە دێنە پێشەوە و گۆڕانکاریانی کە دێنە ساحەکە ئێمە بەردەوام قسەی خۆمانمان هەبوو قسەی خۆشمان هەیە و ئێستاش بۆ ئەم ساڵ گرنگترین خاڵکە بەڕاستی ئەمانەوەی ئیشی لەسەر بکەین بەهێزکردنی پێگەی ژنان لە ناوەندەکانی بڕیار و لە بڕیاری سیاسی چونکە دەزانین ئەو لەو بارودۆخە سیاسیە کە لە هەرێمی کوردستان هەیە بوونی ئافرەت گرنگە بۆ چاکسازی سیاسی و بەشداری پێکردنی ئافرەتان لە سەرجەم دانوستانەکان چونکە ئەوەی کە ئێستا ئەیبینی لە دانوستانە سیاسیەکانە کەمتر بەشداری بە ئافرەتانەکرێت لەگەڵەوەی کە لە ناوەندی بڕیاری حیزبەکانیشان بەڵام بەشداریان پێ ناکرێت و پاشان بەهێزکردنی پێگەی ئابووری ئافرەتان و پاشان دانانی ئەو سیستەمی کۆتایی کە هەیە لە پەرلەمان ئێستا ئێمە پرۆژەیەکی ترمان لەگەڵ ڕێکخراوەکانی تر پێشکەشی پەرلەمان کردووە کە ئەو بچێتە سەرجەم لە بچێتە دەسەڵاتی جێبەجێکردنیش بچێتە ئەنجومەنی وەزیرانیش کە تا ئێستا لەو بوارەیە کەم و کوڕی هەیە ینی زۆر گرنگی بە بەشداری سیاسی ئافرەت نەدراوە کۆمەڵەیە پرۆژەی تری لەو شێوەشمان هەر لە بەردەستە. زۆر باشە قمەری خان کۆتا پرسیارم وەکو بیرخستنەوە سمەینێ 2/8 ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و ئێوەش ئاهەنگ و مەراسیمێکتان هەیە بۆ ساڵیادە پێم خۆشە لە زاری جەنابتەوە هەم ناونیشان هەم شوێن و کاتی سازدانی ئەوەنە بۆ بەرچاوڕوونی خوشکان لە چ کاتێک ئایا هاتن تەنها بۆ خوشکان یا بۆ خەڵکی دیکەیان بۆ کۆڵە پیاوان دەتوان ئەوانیش بەشدار بن. دەستخۆشی لێ دەکەم دیارە ئێمە لە پلانی خۆمانە داماننا لە ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئێمە ساڵانە ئاهەنگ و بۆنە و مناسەباتمان هەبووە و ئەم ساڵیش تایبەتمان کردوکە لە سبەینە 2/8 سەعات 4 عەسر لە هۆڵی هونەرە جوانەکان کە لە ناو بازاڕە لە نزیکی مەحکەمەی کۆنا لای نەخۆشخانەی ئیمرجنسی بەڵێ مەراسیمێکمان هەیە بە بۆنی ئەو ساڵیادەوە خوشکانمان لە سەرجەم شار و شارۆچکەکان بەرپرسی لقەکانمان بەشدار دەبن و ئێمە بەڕاستی ڕێز لە نانیان لێ دەکەین بۆ کار و چالاکی و ماندوو نەبوونیان و پێمان خۆشە هەر لێرەوە ئێوەش داعوەتکەین ئەمە ساڵەمانەوێ زۆرتر برایان و خوشکان هەموو بەشدار بن لە مەراسیمەکەیە و بە خۆشحاڵیەوە پێشوازی لە هەر برا و خوشکێکەکەین کە بەشدار بێت لە ئاهەنگەکان هاتن بۆ هەمووانە بۆ برایان بۆ خوشکان بۆ هەر کەسێک کە خۆی بە دۆستی کۆمەڵگەوە دۆستی ژینگە و دۆستی ڕێکخراوی خوشکانە زانێەوە ئێمە سوپاسانەکەین بۆ بەشداریکردنتان و دەستخۆشیتان لێ دەکەین بۆ ئەو بەرنامە تایبەتی کە ساستان کرد بۆ بۆنەی ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەرکەوتنا بخواین دەکەین ساڵی ئایندە ساڵی چالاکی و ڕوتینی بەردەوام بۆ ڕێکخراوەکەتان دەستان خۆش بێ سەلامەت بن. وەڵام من یەک خاڵ کە ئێمە لە پرۆسەی هەڵبژاردنەکانیش نزیکە بینەوە دیارە ئافرەتان
ڕۆڵێکی زۆر سەرەکیان هەبووە بەردەوام لە سەرجەم گۆڕانکاریەکانە هەڵبژاردنیش یەکێکە لەو پرۆسانێک کە پێویستە ئافرەتان زۆر بە گوڕوتینەوە تا ئێستاکە بەشدار بن زیاتر بەشدار بن بە تایبەت ئافرەتان لە کۆمەڵی ئیسلامی کوردستان بتوانن ئەو حەق و مافی کە لە کۆمەڵی ئیسلامی زەوت کرا لە هەڵبژاردننی پێشوە ئەم جارە وەریگرنەوە زۆر کارا و چالاکتر بەشدار بن دەستان خۆش بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک دووبارە و بەرچاوڕوونی سبەینێ 2/8/2018 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 4 دوای عەسر لە هۆڵی هونەرە جوانەکان تەنیشت نەخۆشخانەی ئیمرجێنسی و فەرعی محکەمەی کۆن ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەهۆی 26مین ساڵیادی دامەزرانیە و ئاهەنگێک ساز دەکات و بانگێشتی تەواوی دۆستان و خوشکان و برایان کراوە و ئامادەبوونتان جێگەی ڕێز و پێزانینی ئەرک و ماندووبوونەکانیانە و ئێمەش لێرەوە جارێکی دیکە پیرۆزبایان لێکەین ئومێدەکەین لە ساڵی ئایندەدا سەرکەوتوتر بن و کار و چالاکی جوانتر پێشکەشی کۆمەلگە بکەن و کۆمەلگە هۆشیارتر بکەنەوە لە ئاز گەورەی ئافرەت و مافە ڕەواکانی ئافرەت و ئافرەت لەو ژێردەستەیی و نەخوێنەواری و ستەم و زۆرداری کە لەلایەن خەڵکەوە لێی دەکرێت ڕزگار بکەن تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم بخواتان لەگەڵ.